ئەو قوتابخانە جادوویی هەمووان حەز دەکەن لی بخوێنن چیرۆکە ناوازە و سەرنجڕاکێشەکەی هاری پۆتەر. لەم ڤیدیۆیەدا دەست دەکەین بە پوختەکردنەوەی زنجیرە فیلمەکانی هاری پۆتەر. بینەری بن و چێژی لێ وەربگرن. با دەست پێ بکەین. فیلمەکەمان بە جادوگەر دەمبڵدۆر دەست پێ دەکات کە ڕووناکی گڵۆپێک وەردەگرێت، پاشان چای بە خاتوو مەکگۆناگڵ دەکەوێت و لەو کاتەشدا هاگرێدی کارگوزاری خوێندنگەکە دێتە لایەن و منداڵێکیان بۆ دەهێنێت بە ناوی هاری پۆتەر کە دایک و باوکی لە ژیاندا نەماون. ئەوانیش لای پووری دایدەنێن تاکو بەخەوی بکەن. هاری لەگەڵ پووری و مێردی پووری و پورزا قەڵەوەکەی گەورە بوو کە پووری و مێردی پووری زۆر گرنگیان بە کوڕەکەی خۆیان دەدا و بە خراپی مامەڵەیان لەگەڵ هاری دەکرد. پاشان دەستنە باخچەی ئاژەڵان و لەوێ هاری قسە لەگەڵ مارێک دەکات، بەڵام کوڕەپورە گەمژەکەی لی تێک دەدات و هاری ژوا دەکات شوشەی پێشمارەکە نەمێنێت و دەدڵی کوڕەپوری بکەوێتە نێو شوێنی مارەکەوە. مارەکەش دەردەچێت و سوپاسی هاری دەکات کە ڕزگاری کرد، بەڵام هاری نازانێت چۆن ئەو شتەی ئەنجامدا. پاشان دێنەوە ماڵەوە و مێردی پووری سەرزەنشتی هاری دەکات. هاریش دەڵێت نازانم ئەوە چۆن ڕوویدا، وەک ئەوە بوو جادوو بێت. مێردی پووریشی پێی دەڵێت هیچ شتێک بە ناوی جادووبوونی نییە. ڕۆژی دواتر هاری نامەیەکی پێدەگات، بەڵام پێش ئەوەی بیبینێت مێردی پووری دەیدڕێنێت و فڕی دەدات. بەو شێوەیەش بە بەردەوامی باڵندەکان نامی بۆ دەهێنن، بەڵام مێردی پووری هەمووی فڕێدەدات و ناهێڵێت هاری بیبینێت. تاوای لێدێت ژمارەیەکی زۆری باڵندە دێنە ماڵەکە و نامەکان دەبارێنن بەسەر خانووەکەدا، بەڵام مێردی پووری ناهێڵێت هیچیان ببینێت و هەمویان دەستنە خانوویەکی چۆڵکراوی دوورە دەستەوە. شەوێکیان ڕێک لە کاتژمێر 12 شەو هاگرێت دێتە ماڵەکە کە پێشتر بە منداڵی هاری هێنابوو بۆیان. کێکی لەدایک بوون پێشکەشی هاری دەکات، پێشی دەڵێت لە قوتابخانەی هۆگوارتس کار دەکات کە قوتابخانەیەکی تایبەتە بە فێربوونی جادوو بەکارهێنانی. پاشان ئەو نامەیە پێدەدات کە ماوەیەکی زۆر بوو مێردی پووری لێ دەشاردەوە. نامەکەش بریتی بوو لە بانگەشکردنی هاری بۆ قوتابخانەی هۆگوارتس کە گەورەترین قوتابخانەی تایبەت بە جادووە لە سەرانسەری جیهان. هاگرێت بە پووری و مێردی پووری دەڵێت هاری لەگەڵ خۆم دەبەمە ئەو قوتابخانەیە. پاشان لەگەڵ خۆی دەیبات تاکو پێداویستەکانی قوتابخانەی بۆ بکرێت. دەستنە فرۆشگایەک کە پڕی لە خەڵکە و وا دیارە هەمووشیان هاری دەناسن. پاشان مامۆستا کوێڕڵ دەبینین کە لە قوتابخانە وانە بە هاری دەڵێت. هاگرێت جادوو لە دیوارێک دەکات و لێەوە دەرگایەک دەکرێتەوە بەرەو بازارێکی جادووی زۆر گەورە. لەوێ هەموو ئەو شتانی لێبوو کە هاری دەیویست تاکو بچێتە قوتابخانەی جادوو. هاری پێی دەڵێت بەڵام من هیچ پارەیەکم نییە، چۆن شت بکڕم. هاگرێتیش پێی دەڵێت ئەوە بانکی جادوگەرانە و دەچین لەوێ پارە دەهێنین. لە بانکەکە ژمارەیە کورتەباڵە ئیشیان دەکرد. یەکێکیان هاری دەباتە ژوورێک کە تێیدا ئەو پارەی تێدایە کە باوکی بۆی هەڵگرتووە. هاگرێتیش لە ژووری ژمارە 370 شتێک هەڵدەگرێت. بە هاریش دەڵێت هیچ نییە با بڕۆین. پاشان دەچێت بۆ کڕینی داری جادووی. خاوەن دوکانەکە دەڵێت دارێکی باشم هەیە بۆت، بەڵام کاتێک بەکاری دەهێنی چەند شتێکی دوکانەکە دەشکێنێت، هەر بۆیە ئەوەی لێوەردەگرێتەوە و دارێکی تری پێدەدات کە ئەمەیان گونجاو دەبێت بۆی. خاوەن دوکانەکە دەڵێت لە جیهاندا تەنیا دوو کەس لەم جۆرە دارەیان هەیە، یەکێکیان تۆیت، ئەوی تریشیان ئەو کەسەیە کە نابێت ناوی بهێنرێت. هاریش دەچێتە لای هاگرێت و پێی دەڵێت ئەو جادوگەری دارەکەی وەکی منە، هەمان ئەو جادوگەرەیە کە دایک و باوکمی کوشت. ڕاستە؟ هاگرێتیش دەڵێت با بۆت باس بکەم. کاتی خۆی جادوگەرێکی خراپەکار هەبوو بە ناوی ڤۆڵدمۆرت کە دایک و باوکی کوشت، بەڵام نەیتوانی تۆ بکوژێت و تەنیا ئەو برینەی سەربرۆتی دروست کرد. پاشان هاری و هاگرێت دەچنە وێزگەی شەمەندەفەر تاکو بچنە هۆگوارتس، بەڵام هاگرێت ناونیشانەکەی پێدەدات و پێی دەڵێت پێویستە خۆت بەتەنیا بڕۆیت. لە ناونیشانەکەش نووسرا بوو شۆستەی 9 لەسەر 4. هاریش پێی سیر بوو کەشتی وا هەبێت، بەڵام دەچێت دەبینێت قوتابیەکان لە نێوان شۆستەی 9دا دەستنە نێو دیوارێکەوە، بۆیە ئەویش وەک ئەوان دەچێتە ژوورەوە. دوای ئەوەی سواری شەمەندەفەرەکە دەبێت کوڕێکی سوورە دێتە لای کە ناوی ڕۆنە. بۆمان دەردەکەوێت کە ڕۆن لە خانەوادەیەکی هەژارەوە هاتووە و باوکو براکانیشی جادوگەرن. هاری و ڕۆن دەست دەکەن بە خواردنی شیرینی و ئەنجامدانی جادوو. لەو کاتەدا کچێک دێتە لایەن بە ناوی هێرماینی کە هاری دەناسێت و دەڵێت شیرۆکی هاری پۆتەر زۆر بەناوبانگە لە نێو جادوگەران. لە کۆتاییدا لە شەمەندەفەرەکەدا دەبەزن و هاگرێت لەگەڵ خۆی بەبەلەم دەیباتە قوتابخانەکە. هەر لەگەڵ چوونە ژوورەوەیان چاویان بە مامۆستا مەکگۆناگڵ دەکەوێت کە پێیان دەڵێت ئێستا دابەش دەکرێن بەسەر خانەکاندا کە 4 خانە هەن بە ناوەکانی گریفندۆر، هەفڵپەف، ڕێڤنکلاو و سلیزرین. لە کۆتایی ساڵیشدا بەپێی خاڵی قوتابیەکان باشترین خانە دیاری دەکرێت. قوتابیەک بە ناوی درێکۆ ماڵفۆی دەچێتە لای هاری و پێی دەڵێت باشترا ببیتە هاوڕێی من نەک ئەو ڕۆنە کە لە خانەوادەیەکی هەژارە. هاریش پێی دەڵێت سوپاس، خۆم دەزانم چۆن هاوڕەکانم هەڵدەبژێرم. پاشان دەستنە هۆڵە گەورەکە و لەوێ چاویان بە مامۆستا دەمبڵدۆری بەڕێوەبەری قوتابخانەکە دەکەوێت. اینجا لە ڕێکڵاوێکەوە قوتابیانی ساڵی دابش دەکرێن بەسەر خانەکانیاندا. هاریش لەگەڵ ڕۆن و هێرماینی دەکەونە خانەیەکەوە بە ناوی گریفندۆر. درێکۆش دەخرێتە خانەی سلیزرینەوە کە ئەو خانەیە بەوە ناسراوە زۆرینەی جادوگەرە خراپەکانی لێبوون. یەکێک لە ئامادەبووان زۆر سەیری هاری دەکرد. هاریش لە قوتابیەک دەپرسێت ئەوە کێیە؟ ئەویش پێی دەڵێت ئەوە مامۆستا سنەیپە و سەرۆکی خانەی سلیزرینە. اینجا قوتابیەکان بەرەو شوێنی مانەوە و خەوتنیان دەبرێن. هەر لە ڕۆژی یەکەمەوە هاری و ڕۆن لەوانەکانیان دوا دەکەون. یەکەم وانەیان وانەی مامۆستا مەکگۆناگڵە، پاشان وانەی مامۆستا سنەیپ کە بە هاری دەڵێت ناوبانک هیچ گرنگ
نییە و تۆ هیچ نازانی لەبارەی جادووەوە. پاشان هەواڵێک دەخوێننەوە لە ڕۆژنامەدا کە دەڵێت دزی لە بانکی جادوگەران کراوە و ژووری 370 بەتاڵان کراوە. هاریش بەلایەوە سەگیر دەبێت چونکە ئەوە ئەو ژوورە بوو کە هاگرێت شتەکەی لێ هەڵگرت و پێشی نەگوت چییە. اینجا دەستنەوانەیەکی تر کە فێری فڕین دەبن بە گسک، یەکێک لە قوتابیەکان دەچێتە سەر گسکەکە بەڵام ناتوانێت کۆنتترۆلی بکات بۆیە بەردەبێتەوە. درێکۆش تۆپی قوتابیەکە هەڵدەگرێت و دەیبات. هاری پێی دەڵێت تۆپەکەی پێ بدەوە بەڵام دریکۆ دەیبات و بە گسکەکە دەفرێت. هاریش بە دوایدا لە ڕێ گسکەکەیەوە دەفرێت. دریکۆ تۆپەکە هەڵدەدات بەڵام هاری دەتوانێت بیگرێتەوە و دەیهێنێتەوە بۆ هاوڕەکانی. ئەوەش سەرنجی مامۆستا مەگۆناگڵی ڕاکێشا و بڕیاریدا هەڵی بژێرێت تاکو لە تیپی گریفیندۆر بەشداری پێ بکات لە یاری کویچ کە یاریەکی جادوویە. لەو کاتەشی کە لەگەڵ ڕۆن و هێرماینی دەیانەوێت بچنە ژوورەکەیان قادرمەکان دەگۆڕێن و دەستنە ژوورێکی تر. ژوورەکە ئەو ژوورە بوو کە دەمبڵدۆر پێشتر ئاگاداری کردبوونەوە نەچنە ناوی، لەوێ سەگێکی سێسەر دەبین و لە ترسا ڕادەکەنە دەرەوە. پاشان ڕۆژی دواتر یەکێک لە قوتابیەکان هاری فێری یاری کویچ دەکات چونکە هاری بچووکترین یاریزانە لەو یاریە. ئەرکی هاری لە یاریەکەدا گرتنەوەی تۆپێکی بچووکە کە لە ڕێەوە تیپەکەی براوە دەبن. شەوەکەی لەو کاتەی خەریکی ناخواردنن مامۆستا کوێرڵ دێتە ژوورەوە و دەڵێت دڕندەیەک لەژێر دەستشۆری کچەکاندا هەیە. دەمبڵدۆریش بە قوتابیەکان دەڵێت ئەوێت چۆڵ بکەن و لەگەڵ مامۆستاکان دەستنە شوێنەکە. بەڵام هاری بیری دێتەوە کە هێرمانی لەگەڵیان نییە و بۆیە لەگەڵ ڕۆن دەچن تاکو بیدۆزنەوە و لەوێ دڕندەکە دەکوژن. بەو شێوەیەش هێرمانی ڕزگار دەکەن. بەڵام دوای کوشتنی دڕندەکە هاری دەبینێت کە مامۆستا سنەیپ بریندارە. هاری بە ڕۆن و هێرمانی دەڵێت مامۆستا سنەیپی بینەوە لەو ژوورەی سەگە سێسەرەکەی لێبووە. هەر بۆیە پێی وایە ئەگەری هەیە چوو بێتە ئەوێ تاکو ئەو شتە ببات کە هاگرێت لە بانکەکە بردی و لەوەی دانا. پاشان یاریەکە دەست پێ دەکات لە نێوانخانەی گریفندۆر و سلیزرین. هاریش بە دوای تۆپە ئاڵتونیەکە دەگەڕێت تاکو بیدۆزێتەوە و تیپەکەی براوە بن بەڵام لە پەڕ گسکەکەی تێک دەچێت و خەریکە بەردەبێتەوە. لەو کاتەشدا مامۆستا سنەیپ خەریکە جادوویەک دەکات. هێرمانیش دەچێت ئاگر لە جلەکانی بەردەدات تاکو نەتوانێت جادووەکە بکات و هاری ڕزگار دەکات. هاریش لە کۆتاییدا دەتوانێت تۆپەکە بەدەست بهێنێت و بەو شێوەیەش خانەکەی براوە دەبن لە یاریەکە. پاشان هاری و هێرمانی و ڕۆن دەستنە لای هاگرێت و پێی دەڵێن سنەیپ ویستوێتی ئەو شتە ببات کە لە ژووری سەگە سێسەرەکە شاردراوەتەوە. هاگرێتیش دەڵێت مەحاڵەشتیوە سنەیپ مامۆستا ئەم قوتابخانەیەیە و ئەو شتەی لەوێ شاردراوەتەوە شتێکی زۆر نهێنیە و هی مامۆستا دەمبڵدۆر و کەسێکی ترە بە ناوی نیکۆلاس فلامێل. بەڵام هاری و هاوڕەکانی نازانن نیکۆلاس فلامێل کێیە، هەر بۆیە بڕیار دەدەن بزانن نیکۆلاس فلامێل کێیە. بەڵام پێش ئەوە لە کریسمسدا هاری دیاریەکی پێدەگات لە کەسێکی نەناسراوەوە کە عەبایەکە لە ڕێوە دەتوانێت خۆی بشارێتەوە و کەس نەیبینێت. ئەویش ئەو دەرفەتە دەقۆزێتەوە بە عەباکەوە دەڕواتە کتێبخانە تا بزانێت نیکۆلاس فلامێل کێیە. بەڵام لە ڕێگەدا مامۆستا سنەیپ دەبینێت کە مامۆستا کوێرڵی گرتووە و پێی دەڵێت کارێکی هەڵەت کردووە. پاشان ئاوێنەیەک دەدۆزێتەوە کە تێیدا دایک و باوکی دەبینێت. بە خێرایی دەچێتە لای ڕۆن و پێی دەڵێت وەرە سەیری و ئاوێنەیە بکە. کاتێک ڕۆن دەچێت خۆی دەبینێت کە کاپنی تیپی کویچە. پاشان دەمبڵدۆر دێتە لای هاری و پێی دەڵێت زۆر بەدیار ئەو ئاوێنەیە دامەنیشە چونکە شێتت دەکات. ئەو ئاوێنەیە خۆزگە و ئاوازەکانت پیشان دەدات و هەندێک شت هەیە لەوانەیە نەتوانی بەدەستی بهێنی. ڕۆژی دواتر هێرمانی کتێبێکیان بۆ دەهێنێت سەبارەت بە نیکۆلاس فلامێل. پێیان دەڵێت نیکۆلاس فلامێل دروستکەری بەردێکی بەناوبانگە بە ناوی بەردی فەیلسوف. بەردی فەیلسوفیش دەتوانێت هەموو شتێک بکاتە ئیکسیری ژیان. هەر کەسێکیش ئیکسیری ژیان بخواتەوە نەمر دەبێت و کەس ناتوانێت بیکوژێت. هەروەها بەردی فەیلسوفیش لە ژووری سەگە سێسەرەکەدایە کە سنەیپ دەیویست بچێتە ناوی. اینجا دەستنە لای هاگرێت بەڵام هاگرێت دەڵێت ئەستەمە سنەیپ شوێنی بەردەکە بزانێت. لەو کاتەشدا درێکۆ گوێ لێگرتوون و دەچێت بە مامۆستا مەگۆناگڵ دەڵێت ئەویش سزای هەر چواریان دەدات بە درێکۆشەوە بەهۆی ئەوەی نەخەوتون و لە دەرەوە بوون. سزاکەشیان ئەوە بوو کە شەو لەگەڵ هاگرێت دەڕۆنە دارستانە تاریکەکە. درێکۆ دەڵێت قەدەغەیە قوتابیەکان بچن دارستانە تاریکەکەوە. هاگرێتیش دەڵێت قسە مەکەن و لەگەڵم وەرن. ئەرکەکەمان دۆزینەوە ئەو یەک شاخەیە کە لە دارستانەکەدا کوژراوە. لە نێو دارستانەکە پیاوێک دەبینن کە درێکۆ دەترسێت و هاری جێی دەهێڵێت تا بوونەوەرێکی سیر دێت و هاری ڕزگار دەکات. پێی دەڵێت پێویستە ئاگاداری ڤۆڵدمۆرت بیت کە لە ئێستادا بەلاوازی دەژی بەڵام بە دوای بەردی فەیلسوفەوەیە تاکو لە ڕێوەیە ئیکسیری ژیانی دەست بکەوێت و دووبارە بەهێز ببێتەوە. هاری بە هاوڕەکانی دەڵێت سنەیپ بەردی فەیلسوفی بۆ خۆی نییە بەڵکو دەیەوێت لە ڕێوە ڤۆڵدمۆرت بەهێز بکاتەوە و بەو شێوەیەش خراپەکاری بەردەوام دەبێت. پاشان هاگرێت بە هەڵە لە دەمی دەردەچێت و دەڵێت سەگە سێسەرەکە لە ڕێی میوزیکەوە خەوی لێ دەکەوێت. ئەوانیش بە خێرایی ڕادەکەن بەڵام کاتێک دەگەنە ئەوێت دەبینن سەگەکە خەوتووە میوزیکێکی بۆ پێکراوە. ئەوانیش بە خێرایی بەڕێگەکەدا دەڕۆن و لەوێ دەرگایەک دێتە پێشیان. چەندین کلیلیش دەبینن بەڵام دانەیەکیان جیاواز بوو لەوانی تر و ئەوانیش دەزانن ئەوە کلیلی دەرگاکەیە. هاری بە گسکەکەی دەفرێت و کلیلەکە دەهێنێت. پاشان دەرگاکە دەکەنەوە و دەچنە ژوورەوە. لەوێ ژوورێک دەبینن کە لە سەرشەوی یاری شەترەنجە و کەس ناتوانێت پێدا تێپەڕێت ئەگەر شەترەنج نەزانێت. ڕۆن و هاری یاریەکە دەکەن و پەیکەرەکان تێک دەشکێنن تاکو لە کۆتاییدا کشمەلیک دەکەن.
بەڵام پەیکەرەکەی ڕۆندەشکێت و ڕۆنیش بەردەبێتەوە. هەر بۆیە هاری بە هێرماینی دەڵێت لەگەڵی بمێنێتەوە ئاگاداری بێت. هاری دەچێتە ژوورەوە بەڵام مامۆستا سنەیپ نابینێت، بەڵکو مامۆستا کوێرڵ دەبینێت کە هەموو ئەوانەی ئەنجام داوە. بۆمان دەردەکەوێت کە ئەو هەوڵی دزینی بەردەکەی دەدا. بە هاری دەڵێت مامۆستا سنەیپ کەسێکی باشە و دەیویست بتپارێزێت لە من. ئەو جادوێ لە کاتی یاریەکەش دەیخوێند بۆ ئەوە بوو کاریگەری جادوەکەی من نەهێڵێت. پاشان کڵاوەکەی دادەنێت و ڤۆڵدمۆرت لە پشتی سەریدا دەردەکەوێت. پێی دەڵێت ماوەیەکی زۆرە لە لەشی کوێرڵدا دەژی و دەیەوێت بەردی فەیلسوف بەدەست بهێنێت تاکو دووبارە بەهێز ببێتەوە. هاریش لە ئاوێنەکەدا خۆی دەبینێت کە بەردەکەی بەدەستەوەیە، بۆیە دەیبات و ڕادەکات. بەڵام ڤۆڵدمۆرت پێی دەڵێت دایک و باوکت زیندوو دەکەمەوە ئەگەر ئەو بەردەم پێ بدەیت و هێرش دەکاتە سەر هاری. بەڵام هاری دەست لە ڕوخساری ڤۆڵدمۆرت دەدات و دەیسووتێنێت، پاشان خۆشی بێهۆش دەبێت. کاتێک خەبەری دەبێتەوە دەمبڵدۆر دێتە لای و دەڵێت تەواو بەردەکەمان لەناو برد. چەند دیاریەکیشی پیشان دەدات کە لەلایەن قوتابیەکانەوە بوو نێردراوە. پاشان لە کۆتایی ساڵدا خاڵی خانەکان کۆ دەکرێتەوە و بەهۆی خاڵە زیادەکانی هاری و ڕۆن و هێرماینیەوە خانەی گریفندۆر براوە دەبێت. بەو شێوەیەش ساڵی یەکەم کۆتایی دێت و هەمووان دەگەڕێنەوە ماڵەکانیان. هاریش ماڵ ئاوەی لە هاگرێد و هاوڕەکانی دەکات و دەچێتە نێو شەمەندەفەرەکەوە. بەو شێوەیەش بەشی یەکەمی زنجیرە فیلمەکە کۆتایی دێت. بەم شێوەیە پوختەی بەشی یەکەمی فیلمەکەمان پێشکەشکردن. سوپاس بۆ بینەربوونتان.